السلام عليكم ورحمة الله وبركاته. جماعة أوقاتتان باش یەکەم وانەی CCNA کە باسمان لێوە کردووە لە وانەی نەزاری ئەویش بریتە لە ڕیپ یەکەم پرۆتۆکۆڵی داینامیک راوتینگ پرۆتۆکۆڵە کە باسمان کردیە. لێرەنە ئێمە هەرستین ئەوەی کە لێرە ئەممان ئامادە کردووە، هەرستین ئەمە تەطبیقەکەی بیسک ڕیپ کۆنفیگریشن. لێرانە ئێگزامپلێکی سادەیە لەسەر چۆنیەتی کۆنفیگەرکردنی ئەگەر بێتومە تۆپۆلۆجی دایەگرامێکی بەم شێوەمان هەبێ کە سێ ڕاوتەری هەبێ، هەر ڕاوتەرێک سویسەکی هەبێ، چۆن بتوانین کۆنفیگەرکەین. سەرەتا ئێمە هەرستین بەرنامەی سیسکۆ پاکت ترێسەر ئەەکەینەوە کە سیسکۆ پاکت ترێسەرمان کردەوە. دەین سەرەتا سێ ڕاوتەر دێنین، ئەو ڕاوتەرانی کە دێنین 28/11 شتێکی نۆرماڵە، کێشەینی 28/11 ئەگەر لاتان هەیە، ئەگەر ناسویچکە بەکاربێن ببورن ڕاوتەریکە و ستۆرش سویچێک بەکاردێنین 29/60 لە سویچەکە هیچ کێشەی نییە، 29/60 شتێکی نۆرماڵە، کێشەی نابێت. ئەوەی دیکە کە ئەمە بەکاردێنین کۆمپیوتەرە، لاپتۆپە، هەر شتێک ئەتوانێت لە هەر سویچێک هەیبین. لێرانە ئێمە لە بۆ ئەوەی کە ئەو سویچانە ئەو ڕاوتەرانە پێکەوە ببەستینەوە، پێویستمان بە چیە؟ پێویستمان بە ئەوەیە ڕاوتەرەکان بێنەوە بورن 28/11. پێویستمان بە سریال پۆرتە. سانێک ئەگەر لەمە بدەم ئەمە سریال پۆرتی نییە، گەر لە فاتی تەرنێت کەم قبول ناکە، لەبەر ئەوەی ئەم کێبڵی سریالە سیرکەن سریالە سیرکەن سریال دیتە کاتەمەکە کێبڵی سریال لێدەین دەبێت پۆرتی سریال لە بۆ ئەم ڕاوتەرانە زیادکەم. چۆنێتی زیادکردنی چۆنە؟ دەبڵ کلیکەکەم، ئەمە کەمێک گەورە ئەەکەم، یەکەم جا ڕاوتەرەکە ئەکوژێنمەوە، کە کوژانمەوە دێمە سەر ئێران نووسلە ویک آیتی باشە 1T باشە وی آیتی 1T. ئەمە پۆرتی سریالە، سیرکەن سریال پۆرتە، سیرکەن سینگل سریال پۆرتە هەمانە لێرانە. ئەمە کەوەسە دەخین ئەمە پۆرتی یەکەمە باشە، ئەمە یەکەم زیاد کرد، ئەمە دوو پۆرتم زیاد کرد باشە. دواتر ڕاوتەرەکە هەڵەکەمەوە، ئێستا نەگەرە کێبڵ لێ بدەم پۆرتی 0 و 2 3مان کردووە. بێم بیکەمەوە کەمەوە 1 و 2 ئەمە بشێنمەوە 2 3مان هەڵ کردووە. ئۆکەی دەینە سە سریال پۆرتەکە، ئەمە سریال پۆرتەکەمانە، ئەوزان ئەمە یەکە، ئەمە بورن بەم شێوە هەڵکە، ئەوزان ئەمە دەبێت کوژانیتەوە پێ دەبێت ئەم جارە 0 و 0 0 و 2 جایەکەکەی بدۆزینەوە. یەکەمان کە تۆ کوێن دەرە لەم چوارانە دەبی تێستکەی 1 و 2 وەکای ببینیەوە. ئۆکەی ئەوە یەکەکەیە 1 و 2مان دانابوو تەواوە، خۆ 1 و 2 تەواوە، زۆم هەر 1 و 2 0 و 2 یەکەکەمان دیارنی جارە. کێشە ئەوەی لێرە پۆرتەکانی نەنووسیوە، دەبێت ئەمە بکشێنینەوە کە کوژانمانەوە، ئەمە چۆڵەکەی بەس ئەمە دابنین. ئەمە خۆ ئەمەیان چەندە پێمان کردەوە ئەوەکیان کلیکەکەم، ئەمە یەکە باشە. ئۆکەی شتێکی باش. ئەم جارەی سفرەکەش بدۆزینەوە، ئەمەش پێ بکەین بێنووسە سریال پۆرت، ئەمە سریال پۆرتەکەیە، ئەمە نەمان کوژاندێتەوە ناخۆیی ماکە پێمان کردەوە 1 و 0 زۆر باشە، تا 2 سریالمانێ 0 و 1 شەزانیمان کامە سریالەوە. دەبڵ کلیک لەوە ئەەکەین، ئەمە کەمێک گەورە ئەەکەین، ئەکوژێنینەوە ڕاوتەرەکەمان، دێنە سەر ئەمیان، ئەمە 1 بۆ ئێرە، ئەوەش بۆ ئێرە، ئەوە نووسرای سریال پۆرت باشە. دواتر ڕاوتەرەکەی خۆمان هەڵەکەینەوە، ئەمەش دەبڵ کلیک لێرە ئەەکەین، ئەمە کەمێک گەورە ئەەکەین، ئەمە ئەکوژێنینەوە، دێنە سەر ئێرانە باشە. دواتر ڕاوتەرەکەی خۆمان پێ ئەەکەینەوە. ئۆکەی لێرانە ئەمن
ئەو لینکەی کە چۆن دائەنێم سیرکەن لێرە 00 لێرەش 00 باشە 00 لێرە داوە یەکێکیشی لێرە داوە زۆر ئاساییە ئەمە چەکەین سریالی 00 لە 00 ئەدەین دواتە سریالەکەم چیا من سریالەکەی من سێکەی من 00 باشە لێرانش چەندە سریالی ئەو کێبڵی کە لێرە هەیە ئەوەش 0 باشە ئۆکی ئەوەی ئێرە کە دائەنێم سیرکە ئەو سریالی کە لێرە دائەنێم 0 ئەو سریالی کە لێرە دائەنێم سیرکەن لەو دوو سریاڵم هەیە ئەمن کە تازە زیادە بکردیان ئۆکی ئەو جارە دێم کێبڵی لێ ئەدەم پۆرتەکەم بەکاری نەتەنها ئەم پۆرتەم ماوە سریال لێرەش لەم پۆرتەمدا باشە ئەم ئێستانێکە ئەمە مەمان کردووە دواتر ئەمە دێن سەر فاتی ئیتەرنێت سیرکەن ئەمە فاتی ئیتەرنێت ئەم کێبڵە بەکاردین باشە لە فاتی ئیتەرنێتی 0 دەین لێرەش هەر لە 0 دەین با لێمان تێک نەچێت چیمان کردووە ئەجانە بورە من ئەمەیان تاڵ هەر خۆی ئەمەی هەوە بەس ڤێرژنی من کۆتا ڤێرژنە فاس ئەمەیانەدا باشە فاتی ئیتەرنێتی هەمووی 0 لێ دەین باشە هەمووی 0 ئیمە فاسی سەرنێتەکان باشە لە بۆ کۆمپیوتەرەکەی دوو باشە هەمووی 0 نەوانە سویشەکانمان هەمووی 0 وەکێ کۆمپیوتەرەکانمان هەمووی دوو 0 شتێک پۆرتی کۆمپیوتەر سانەکە پۆرتەکانە نووسین لێرە ئۆکی لێرە ئەو پۆرتە فاسی سەرنێتی 0 سیرکە ئەمە لێرانە چیمان دانەوە فاسی سەرنێتی 00 ئیمە هەمووی 0 باشە ئێرانش هەمووی فاسی سەرنێتی 0 باشە لە ناوەندی ڕسمیانی هەردووچیان فاسی سەرنێتی 0 ئێرانش ئەو سەرە و ئەو سەرە هەردووچیان فاسی سەرنێتی 0 گەر ئەمە کۆپیەکەم بە دواتر لێتان تێک نەچێت ئەمەش دانووسمەوە جارشکە فاسی سەرنێتی ئەوەشیان فاسی 0 باشە ئێرەشیان فاسی سەرنێتی 0 ئۆکی لە بۆ ئەوەی کە تەکیدکەینەوە هەمووی 0 باشە سیرکە بۆی تەکیدکەینەوە کلیکەچی دینە سە ئێرانە ئێرانە کلیکەکەین باشمان پیشان نەدا سیرکە فاسی سەرنێتی 0 مانای 0 مانای لێرانە جا هێشتانێکە لێرە هەمووی داونەن هێشتا ئەپمان نەکردووە هێشتا فاسی سەرنێتەکانمان ئەپ نەکردووە ئۆکی ئەو جارە چۆنێتی آیپی دانانەکە بە آیپی دابنین لێرانە سیرکەن لێرانە آیپێکی هەیە 192 بورم 168 باشە
1 0 هو اي بي ايرانه اي بي ايرانه 192 106 باشتەوە نیتۆرکە باشە 2 0 باشە آی پی ئێرانە هەر یەکە و آی پی چیە آی پی ئێرانە 192 168 3 0 باشە 192 168 4 0 ئێرانەش آی پی چیە 192 168 5 0 ئەوە آی پی کامان داخل کرد اوكي او جاري هرستين شكاين هرستين او اي بي انا او راوتري اكينا ريب باشا ريب فيرجن يكم او دو نيتوركي داخل كان او اكينا ريب او سي نيتورك او سي نيتوركي داخل او شكينا ريب او دو نيتوركي داخل كان دبل كليك لي اكين سين سي اي ان بس انتركا يسكا نوكا مفروض لي نوكي زۆر جاگەر ئەو شتە ڕوویدا ئەوەی بکوژینەوە ئەوەی پێکەوە چاکە کۆنفیگەرەکەت بۆ سفرە بیتەوە ئۆکێ خەتای من با نۆم لێدا بە ئۆکەی نۆ تا ئەچینە پۆرتی ئیێ باشە لە ئیێ نەسینە پۆرتی کۆنفی تا بەچی لێدا ئەبیتە کۆنفی باشە ئینتەرکە لێک نێران ئەنووسین راوتر ريب باشا راوتر ريب او تشينا ناو تاج راوتر استما سي كوماند مانوس يكم يعني اي ان كونفيج باشا كونفيجر بعد هاتينا راوتر ريب كهاتينا ناو راوتر ريب دو نيتورك مان هي نيت وورك باشا نيتورك شي يكم او راوتر تسان ريب نيتورك راوتر دو نيتورك او 192 168 0 192 168 1 0 او من داخل کرد اوی دومیان چیە 2 0 سیرکە 2 0 کە ئەو مان کرد ئەمە ئەنووسین ئند یعنی لە ناو ڕاوتەری بێمە دەرێ تەواو کۆنفیگم کرد لە ناو ڕاوتەر ڕێپی هاتمە دەرێ نووسم سیرکەن ئەنووسم کۆپی ڕەن ستارت کۆپی ڕەن ستارت چیە يعني اوي من همي او غوران كاريم هم لوك هم كريه تطبيقي اوكي باشا كونفيجر كم بس ركوتوي بو او راوتري قطعتك او راوتري كينو دينا ناب ايرانا انو سين نو باشا اتينا enable اتينا كونفي تاب باشا هاتينا ناب ايران راوتر فهمان شباب اتينا راوتر ريب باشا راوتر ريب او جاري داخلي راوتر ريبوين انوسين نيتورك كان نيتورك شي يكم كربطة دقر او راوتر سي نيتورك كان 2 3 4 باشا 2 3 4 سي اي بي باشا انوسين 192 168 باشا 2 0 او اي بي كم اي بي بس او بكت سي انتركا اوش بكت سار انتركا بنوسا end يعني طواو باشا كاند نكر انوسي copy run start باشا انوسي copy run start انتركي اوش configure بو بس سركوتوي دوای او قپاتەکەی راوتەری سێم ئەکەینەوە بە هەمان شێوە راوتەری سێم چی تێدایە 2 IP هەیە 4 و 5 هەیە ئەنووسین نۆ باشە ئینتەر ئەچینە enable tag دواتر ئەچینە confi تاب لێدا ببورن confi tag لێدا داخل confi بوون ئەوجارە نووسین راوتەر ریپ داخلی تاج ریپە بین کە داینامیک راوتینگ پرۆتۆکۆڵ یەکەم پرۆتۆکۆڵی داینامیکیە ئەوجارە نووسین نیتوۆرکەکەی داخڵەکەین باشە نیتوۆرک چی نیتوۆرکی ڕەبتە 4 و 5 ڕەبتە 4 ئەوەش 5 ئەنووسین نیتوۆرک 192 168 4 0 نیتوۆرکی دومی چەندە 5 0 ئەومان تەواو کرد ئەنووسین end باشە کەیمان نووسین copy run
ستارت ها ستارتەکەم بەغەڵە نووسی نەیدا ئەوە بەسەرکەوتوی ئەوانە هەرسێکمان کۆنفیگەر کرد ئەو جارێک کە هەرسێ ئەوەکەمان ستێپەکانمان لێرانە کۆدەکانی تێدا هەرسێ ستێپەکەمان کە کرد ئێمە دەین شۆ آیپیەکەین باشە شۆ آیپی ڕاوتەر ئەوە کۆپیەکەین ئەم تاگە لێرانە فۆر ئێگزامپڵ کە هاتینە دەرێ لێرانە بۆ نمونە لێرە ئێنکەین چتر نایەتە دەرێ دومین سێرڤەرەکەم 155 ئۆکێ ئەوە قەپاتکەین ئەمە بکەینەوە پێسکەین ئەمە شۆ ئایپی ڕاوتەر سیرکەین ئێستانەکە دێ لێرە چیمان پێ ئێرێ بینە ئێرانە سیکە ئەو زانیاریە نەمەداتێ ئەرسی ستاتیک ئار ریپ ئێم ئەوە ئایا لێرانە ئارمان هەیە ئار دی ئی ئێن ئای پی ئۆ ئێس پی ئێف ئەومان کردووە باشە ئەوە ئۆ ئێس پی ئێف لێرە ئی جی پیە ئی جی ئار پی ریپ مۆبایل باشە بی ستاتیک ستاتیک سی ئەوە لێرە ئەوەی هەمانە گێتوێی ئۆفلێست راوتەر ئیز نۆت سێت ها ئەم زانیاریانە هەمیدا بە هەمان شێوەکوی سەرەوەی پێم بەمەیدا و زانیاری لەسەر راوتەرەکەی بوو لێرانە دواتر دەبێت ئەمە ئەو کۆمپیوتەرانش آیپیان بدەینێ هەر کۆمپیوتەرە کە دواتر دەینە سەرێ دیفۆلت گێتوەیەکەی ئەمە سەبنێت ماسک آیپیەکەش ئەمە داخلەکەی ئەجا ئەجارەی داخلی هەر فری ئینتەرفەیسێکە بین فاسیسەرەتی 00 ئەوە آیپی داخلەکەین باشە داخلی سریالەکەیە بین ئەوەی داخلەکەین بۆ نمونە راوتەری یەکەم راوتەری دووەم فاسیسەرنێت و دوو سریالی هەیە راوتەری سێم هەر پیسێک آیپیەک و ئەوە چێ دەینێ کە ئەو آیپی ئەمانەماندایە ئەجا ئەوزاری دەین شۆ آیپی راوتەرەکەین هەموو ئەمانەمان پیشاندا بەس تا ئێستامە ئینتەرفەیسمان نەدایتێ باشە کە ئینتەرفەیسمان نەدایتێ ئەم آیپیانەمان پیشان نادات ئەوجا دەبی بین ئینتەرفەیسەکانی بدەینێ جا ئەم ئینتەرفەیسە لە دەرسی دوم ئینشاڵڵا دەینە سەرێ چۆنیەتی زیادکردنی ئینتەرفەیسی چۆن بدەینە راوتەرەکان هەر آیپیەک هەر ئەوە ئینتەرفەیس لێران ئێستا بۆ نمونە داخلی ئێرابی ئەنووسین ئێ سیرکە کۆنف تی داخل بوون باشە فاز ئیسەرنێتی فاز ئیسەرنێتی 00 نووسین یا لێرانە هەیە هەمانە دەبێت چکە ئەمە فاز ئیسەرنێتەکە دەبێت داخلی ئەوەی بینێمە زۆر بێمە کە بەکارمانە فاز ئیسەرنێتی 0 دەکرێت ئۆکێ ئەمەیان کە باسی چۆنیەتی ئەم آیپی دانان بە هەر فاز ئیسەرنێتێک جارە بەس آیپیمان دایتە ڕاوتەرەکان هێشتانێکە ئەم سێ خشتێمایە کە آیپیان بدەینێ ئەمە لەوانەی دوم دەینە سەرێ لەوانەی یەکەم بەخواتان نسپێرم تاوانێکی سەر خواتان لەگەڵ